لەبەرەوەی کە یەکەم زۆر هەوادارێکی گەورەی کاکتەهام. چیتان کڕیوە کتێب؟ وەڵای من نوێترین کتێبی کاکتەهام کڕیوە بە هیوای کە سوودی لێ ببینم لە ژیانی خۆمە. بۆ چیەتەوە بەڵ خوێنیتەوە؟ لەبەرەوەی کە یەکەم زۆر هەوادارێکی گەورەی کاکتەهام و جگە لەوەش ئەو بابەتی کە لەسەر ئەمە نووسیوێتی هەستەکەم لە ژیانی ڕۆژانی خۆماکو خوێندکارێک زۆر یارمەتی دەرمە بێت. ناتوێت دەوڵەمەند ببی بیرۆکانی لێوەگری؟ بابا بێگومان بێگومان. ئەخوێنیتەوە؟ بەڵێ بێگومان. بەردەوام ئەخوێنیتەوە؟ بەڵێ. چی خوێنیتەوە زیاتر؟ زیاتر کتێبێکە خوێنمەوە کە دەربارەی دەروونناسی بێ یان کەسایەتی و بەرەو پێشچوون و ئەوانە. ئەی تو چی کڕیوە؟ وەڵام کتێبی جۆراوجۆرم کڕیوە یەکێک لەم کتێبانە کۆتابەرگی زنجیرە ڕۆمانەکەی دکتۆر هەژارە بە ناوی خۆڵەمێشی هاوارەکان. هەمە جۆر کتێبە خوێنمەوە لە بوارە جێژەکانە بەڵام زیاتر بۆ پێی حەزم لە ڕۆمانە ویستم ئەم زنجیرەیە هەڵبژێرم. دابیت؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ قۆناغی 11 ئامادەیم. 11 ئامادەی. ئەی تۆ؟ بێگومان منیش. ئەمە خوێندنەوە نابێتە هۆکاری بۆی کە دەستان بگرێ لە خوێندنەکەتانە یاخود کاتتان بۆدانەوە؟ نانا بێگومان هەر شتە بە حەدی خۆی ئەمە خوێندنەکە یەکەم جارەکەین دواتر بۆی کە مێشکمان ئیسراحەت بکات چەند پەڕەیەکیشە خوێنینەوە. کۆمنتی دایک و باوکتانم پێ بڵێن کاتێک ئەخوێننەوەڵێن چی؟ طبعاً زۆریان پێخۆشە و هەر بەخێوکارێکی ترکە مناڵەکەیان دایمە لەبەرەو پێشچوونی خۆیەتی. لای تۆ چی هەیە؟ کتێب خوێنەوەش لای من سەرەڕای خوێندنەکە بەڕای من ئەبێ خەریکی ئەوەش بین چونکە زۆر جار لەگەڵ خوێندنەکە شایارمەتیمان ئەیە بەڕاستی.